بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز باز لە ساڵیادی پرۆسەی بەدناوی ئەنفال دەکەین. 30 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر یەکێک لە کارەساتە جەرگ بڕوو مەرگهێنەرەکانی میلەتی کورد کە ئەویش بریتە لە پرۆسەی بەدناو و بەناو ئەنفال کە لە زاراوەیەکی قورئانیەوە وەرگیراوە و لەلایەن دوژمنانی ئیسلام و کوردەوە بەسەر میلەتی کوردی موسڵماندا جێبەجێیان کرد. ئەنفال دەستەواژە و چەمک و مستەڵەحێکی قورئانیە و خوای گەورە بەرامبەر ئەو غەنیمەت و دەستکەوتانەی شەڕ دایناوە کە لە شەڕی نێوان موسڵمانان و سوپای کافراندا چنگی موسڵمانان دەکەون و وەکو دەستکەوتێک یا وەکو پێشەکیەک بۆ ماندووبوونیان دەدرێ بەو مجاهیدانەی کە ماندووی ڕێگەی ئەو خەبات و جیهاد و ڕزگارکاریە بوون. بەڵام هەمیشە دکتاتۆرەکان بە تایبەت ئەوانەی سەدەی 21ەم و ئەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئەوەیە کە خۆیان هیچ باوەڕێکیان بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام نییە، بەڵام لە تەواوی کارە خراپ و قێزەونەکانیاندا بەرگی ئیسلام و بەرخۆیان دەپۆشن و دەیانەوێت لە کەو پەڵوعار و نەکبەتی و نەهامەتیەکانی خۆیان یا ستەم و ستەمکاریەکەی خۆیان بە بەرگی پیرۆزی ئیسلام بڕازێننەوە و خۆیان لەو عەیب و لەو کێشەیە ڕزگار بکەن. ڕژێمی سەدام حوسێن کە بە ڕژێمی بەعسی عەفلەقی ناسراوە لەلایەن مێشەل عەفلەقی دایک جوولەکە و باوک گاورەوە دامەزراوە، یەکێک بوو لەو میلەتانەی بە درێژایی تەمەنی هەتاوەکو ئێستاشی بەدەمەوە بێ دژی میلەتی کورد کاری کرد و میلەتی کوردی بە هەنوەعەت شێوە چەوساندەوە. ئەنفال یەکێک بوو لەو چەمکە ئیسلامیانەی کە دژی میلەتی کورد بەکارهێنا و دەیەها مستەڵەح و چەمکی تر وەکو الله ئەکبەر و قادسیە و جەیشی خالید و اینجا موشەکی حەسەن و عەباس و کۆمەڵێشتی دیکەی بۆ قڕکردن و لەناوبردنی میلەتەکەمان بەکارهێنا. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەو مێژوە تاڵە دەکەین کە بە ناوی ئیسلامەوە یا بە ناوی مستەڵەح و ئایەت و تێگەشتنە ئیسلامیەکانەوە بەرامبەر بە میلەتی کوردی موسڵمان بەرامبەر بەنەوەکانی سەلاحەدینی ئەیوبی و تەواوی قارەمانانی تری مێژووی کورد لەلایەن ئەو ڕژێمەوە کراو و میلەتی کوردیان بە جۆرێ لە جۆرەکان پەژموردە و قڕ کرد. هەروەها باز لە هەڵوێستی ئیسلامی پیرۆز دەکەین. ئیسلامی پیرۆز هەڵوێستی چێ بەرامبەر ئەو کەسانەی کە بە ناوی ئیسلامەوە میلەتێکی موسڵمانی وەکو کورد قڕ دەکەن و لە ناوی دەبن و هەوڵی سڕینەوە و تعریبی دەدەن. هەروەها باسی هەڵوێستی وڵاتانی خۆرئاوای بەناو دیموکراسی خواز دەکەین کە پێیان وایە مافی مرۆڤ و بەهای مرۆڤایەتی لای ئەوانە، بەڵام لە ئاست کیمیابارانکردنی 5,000 پەپولەی هەڵەبجە و 182,000 ئەنفالی کورد بێدەنگیان هەڵبژات بە جۆرێ سەکینە پاندیتا کە نووسەری ئەمریکا وەنفالە دەڵێ ئەو ڕۆژەی کە هەڵەبجەی تێدا کیمیاباران کرا سەگێک لە نێو ڕووبارێکدا گیری خواردبوو $5,000 سەرف کرا لە ئەمریکا بۆ ڕزگارکردنی ئەو سەگە. هەروەها باز لە بێ هەڵوێستی و بێمەوقیفی وڵاتانی ئیسلامی و زانایانی ئیسلامی دەکەین بە تایبەت لە عەرەب و وڵاتانی دیکە لە ئاست ئەم مەینەتی و نەهامەتیانەی کورد بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردەی زانایانی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەی باس و خواز دەبێت. مامۆستاگیان سڵاوی خوات لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاو لە جەنات و لە تێگڕای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاسی بەڕێزی شتەکە. مامۆستا سەرتا پێم خۆشە بزانم پرۆسەی ئەنفال یان وشە و زاراوەی ئەنفال لە ئیسلامدا چۆن هاتووە و مەبەست لە مستەڵەحی ئەنفال چییە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على رسول الله سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. لسرتا وسپاس بۆ جەنابێت بۆم دەرفەتە و سڵاوی تایبەتیش بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە. هەوەکو جەنابەت لە سەرەتای بەرنامەکەتەوە ئاماژەت پێکرد کە پرۆسەی بەناو ئەنفال یان پرۆسەی بەدناوی ئەنفال کە هەر خۆی لە خۆی گوتنەوەی ناوەکەی پێم وایە ستەمێکی ترە، واتە هەم قورئان زوڵمی لێ دەکرێت هەم میلەتەکەی ئێمەش دووبارە زوڵمی لێ دەکرێتەوە. بەڕاستی ئەم سیستەم و سیاسەتە فاشلە
تاغوت و زاڵمی کە پرۆسەی ئەنفالی بەسەر کووردا سەپان بەڕاستی دوور بوو لە هەموو بنەما ئاین و ئیسلامیەکان، یعنی هیچ ئاینێکی پەیڕەو نەکردووە و پشتبەزنەوە بە هیچ بنەمایەکی شەرعی. بۆیە کەلیمەی ئەلئەنفال کە خوای گەورە لە قورئاندا دایناوە بۆ مسلمانان دایناوە، بۆ خۆی دایناوە، بۆ پێغەمبەرەی داناوە صلی الله علیه وسلم، و لە بەرامبەر خەڵکانێکەوە دوژمنکارن، ستەمکارن، خوێنڕێژن، بێباوەڕن، بەڵام بە یاسا و ڕێسای خۆی، نەوەک ئەو یاسا و ڕێسایی کە خەڵک دادێتاشە و دەیکاتە پەڵەیەکی ڕەش بە نێوچەوانی ئیسلامەوە کە گوایە ئەنفال ئیسلام دایناوە، ئیسلام ئەنفالی حەڵال کردووە. وەکو سەرنجێک لەسەر کەلیمەی ئەلئەنفال ئەگەر تەمەشای قورئان دەکەین کە خوای رب العالمین لە قورئاندا سوورەتێکی گەورەی بە ناوی ئەنفال داناوە کە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ويسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول. خوای رب العالمین دەفەرمێ پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم دەربارەی ئەنفال. ئەنفال چییە؟ بڵێ ئەنفال بۆ خوا و بۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. واتە هیچ کەسێک ناتوانێت لە باتی خوا تەوقیع بکە کە ئەنفال بکە جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوا و پێغەمبەر بۆیان هەیە ئەنفال بکەن، بەڵام ئەنفالی کێ؟ ئایا ئەنفالی گەلێکی کوردی مسلمان، یان ئەنفالێکەوە بۆ ڕوخاندنی مزگەوتی کوردستان بێ، یان بۆ سوتاندنی قورئانی مزگەوتەکان بێ، یان بۆ بێوەژنکردن و بۆ هاتیوکردن و بۆ قڕکردنی 180,000 مسلمانی بێتاوان بێ؟ ئایا ئەوە ئەنفالە یان نا؟ بۆیە سەرەتایی ناوی ئەنفال و بەسەرهاتی ئەنفال لە قورئاندا کە هاتووە جیاوازە لەگەڵ ئەو سیاسەتێکەوە حیزبی بەعسی گۆڕ بەگۆڕ لەگەڵ ملەتی کوردی مسلمان بەکاری هێناوە. بەڵام خوای رب العالمین کە باسی ئەنفال دەکا، ئەنفال واتە لە ئەنفەلەیەوە هاتووە، لە نەفلیەوە هاتووە. هەر کەسێک لەو غەزایە لەو شەڕەکە لە دەربارەی غەزای بەدر بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ئاەتەی بۆ هاتە خوارێ کە دەفەرمێ ويسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم. ئەنفال بکەن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام بەو ماتای کەواگرتنی غەنیمەت و هەروەها ئەو ئافرەتانەی لە شەڕ بەجیل دەگیرن دەبێ خزمەت بکرێن. بەندەکان پیاوەکان دەبنە بەندە بۆ شێوازێکەوە لە کوشتن بپارێزرێن، نەوەک بیان کوژی. واتە کە ئەنفال دانراوە بۆ گرتنی غەنیمەتی بێباوەڕان بووە، ماڵ و سەروەت، و پاشان بۆ پاراستنی نەفسی مرۆڤەکان بووە، نەوەک بۆ قڕکردنی بە کۆمەڵ کوشتنی. بۆیە ئەو واتایکەوە بۆ ئەنفال ئەگەر شی بکرێتەوە بەڕاستی زۆر دوورە ئاسمان و ڕێسمان لەگەڵ ئەو پرۆسێکە لەگەڵ میلەتەکەمان و گەلەکەمان سەپێدرا کە بە ناوی ئەنفالە بەداخەوە. پێغەمبەری خوا فەرمی من قەتەلە قەتیلەن فەلەهو صەلەب. هەر کەسێک جەنگاوەرێکی بێباوەڕی کوشت ئەوە شیر و ڕم و تیرەکەی بۆ ئەو بێ. ئەوە معنای ئەنفالە، بەو معنای نییەکەوە ئافرەتەکان بکرێنە کۆی لەو جاریە بەو شێوازێکەوە مافیان نەبێ، بەو شێوازێکەوە بچەوسێندرێنەوە یان زیندە بەچاڵ بکرێن. بەڕاستی ئەو معنایە کە زۆر لە قورئان دوورە، زۆر لە یاسای خوای رب العالمین دوورە، لەسەر گەلێکیان سەپاند کە ئەو گەلە بەڕاستی 100% مسلمانە الحەمدولله، و هیچ گوندێکی نەبووە کە مزگەوتی نەبێ، و هیچ ماڵێک نەبووە کە نوێژ خوێن و قورئان و هەروەها دیراسی قورئان تێدا نەکرێ. بۆیە ناتوانین بەراوردی سوورەی ئەنفال و پرۆسەی ئەنفال لێک ببەستینەوە بەداخەوە کە وەکو باس بکەن هەم زوڵمە لە دینی پیرۆزی ئیسلام و هەم غەدرێکی گەورەشە لەم گەلە مەزلومە دەکرێت کە گەلی کوردمانە بەداخەوە. بەڵێ 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 مامۆستایان، ئەو کاتێک کە سەدام حوسێن و ڕژێمەکەی بە چەندان جۆریان لە چەندین کاتە هێرشیانە کردە سەر کوردستان، هەمیشە فتوای کافرێتی و هەڵگەڕانەوە لە دین و وەکوڵێ لادان لە دینیانە کردە پێوەر و بنەمای هێرشەکانیان. ئایا گەلێکی مسلمانی وەکو کورد کە ژمارەی مزگەوتەکانی یان ژمارەی بەردەنوێژەکانی یا ژمارەی نوێژخوێن و مەلا و مامۆستای ئاینی لەهی ئەوان زۆرترە و خەڵک عەوداڵی و تامەزرۆیەکی زۆرتری بۆ ئیسلام هەیە، ئایا شیاوە بەرامبەر بە میلەتێکی وەها مسلمان کە خۆشەویستی ئیسلام لە ناخیدا هەیە ئەم هێرشە بەدناوە بەرامبەری ئەنجام بدرێ؟ بەڵێ زۆر بەداخەوە وەکو دووبارە باسم کرد باسی دەکەمەوە کە ئەو معنایە و ئەو پرۆسەی لەسەر ملەتی کورد بوو بە درێژایی مێژووی مسلمانان کە گەلی کوردی مسلمان
معلومتان کە ئەسحابەی هەبوو لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر لە 10 حەدیث و تا 17 حەدیثی لە پێغەمبەری خوا ڕیوایەت کردووە. واتە گەلی کورد لە باپیرانەوە لە ئەسڵەوە لە ڕەسەڵەکەوە مسلمانە. ئەوە لاشەکەیە بە شایەتی هەموو دنیا کە کورد الحەمدوللا مسلمانە. و بەکارهێنانی پرۆسەی ئەنفال بۆ گەلێکی کوردی مسلمان ئەوە چاواشەکاریەکی زۆرە، هەم بۆ ئاین هەم بۆ بەرچاوی ڕای گشتیش. بۆ ڕای گشتی کاتێکەوە ستەمکارێک حکومەتێکی زاڵم تاغوت ئاڕایەک بەرز دەکاتەوە بە ناوی الله ئەکبەر یان ساروقێک ڕادەوەشێنێ بە ناوی ئەلعەباس یان ئەلحوسەینی مەثەلەن، ئەوە هەر هەمووی چاواشەکاریە، هەمووی ئیهانەیە بەم دینە، هەمووی پێشێلکاری بەها پیرۆزەکانی ئیسلام و هەروەها بەها پیرۆزەکانی مرۆڤەکانە کە مرۆڤ بە ناوی خوا بکوژرێ، زوڵمی لێ بکرێ، ئەنفال بکرێ و چیمیاباران بکرێ و گەلێک کە هیچ پەیوەندیەکی لەگەڵ تۆ نەبێ کە گەلی ئێران بوو بە ناوی عەباس و بە ناوی حوسەین ساڕۆغی تێ بکرێ، ئەوە هەموو بە واتای چاواشەکاری دێ. هەم خەڵکی چاواشە کردووە بە واتای کە من حاکمێکی مسلمانانم، ئەها بە ناوی الله ئەکبەر و ئیسلام و قورئان و ئەنفال و ئەو شتانە من دەجوولێمەوە. تاوای لێهات خەڵکانێکی نەشارەزا و کاڵفام تێگەیشتن کە سەدام حوسێن خەلیفەی مسلمانان بێ. بەداخەوە ئێمە لە میانەی گەشت و سەفەرەکانمان بۆ دەرەوەی کوردستان و بۆ دەرەوەی عێراق لەگەڵ خەڵکانێکدا دەنیشین کە باس سەدام حوسێن دەکەن، دەڵێن الله يرحمه یان رحمه الله یان القائد البطل الرئيس سەدام حوسێن رحمه الله. ئەو دەستەواژانەمان ڕاست کردوتەوە کە کاکە قائد سەدام حوسێن کابرایکی ستەمکار بووە، کابرایەک بووە بە ناوی ئیسلام لە ئیسلامی داوە، ئیسلامی چاواشە کردووە، ئاڵای الله ئەکبەر بەس الله ئەکبەرەکە بووە، ئەگەر نا لە واتایەکەی پێچەوانەی الله ئەکبەری کردووە سەدام حوسێن. یان بە درێژایی مێژوو هەموو ستەمکارەکان هەستاون بە ناوی ئاین بە ناوی پیرۆزیەکان زوڵمیان کردووە، غەدریان کردووە، ماڵی خەڵکیان تاڵان کردووە و خاچی خەڵکیان زەوت کردووە، قوت و بودجە و موچەی خەڵکیان بڕیوە بە ناوی دین و بە ناوی دیانەت و بە ناوی خەلافەت و بەو شتانەی کەوا چاواشەکاری بوون. بەداخەوە بۆیە یەکەم بێڕێزیە بەرامبەر خوا، دومیش بێڕێزیە بەرامبەر دینی خوا و سێم بەرامبەر ئەو خەڵکەی کە ئایا ئەنفال بۆ کێ دەکرێت؟ ئایا ئەنفال بۆ گەلی مسلمان دەکرێت کە ئەو هەموو مزگەوتەی ڕوخێندرا کە قورئانەکانی هەموو ستێندرا کە خەڵک و کەس و لە پێشەوە زانایەکانی ئاینی ئەگەر ئەوان مسلمان بوون دەبا ڕێز لە مزگەوت بگرن، ڕێز لە قورئان بگرن، ڕێز لە بەها پیرۆزیەکانی ئیسلام بگرن، بە چ یاسایەک، بە چ قانونێک یان بە چ بنەمایەکی شەرعی حکمی حەڵالکردنی ئەنفال بەسەر کورد دادرا با بنەمایەکەی بێننەوە، با مفتیەک بێنەوە لەو مفتیانەی کە معتەبەرن، مفتیەکانی سەردەم کە جائیزی کردبێ و فتوای دابێ کە ئەو شتانە نییە بەڕاستی قەطع النەظر لەوەی کەوا هەندێک زانا بەناو هەبوون کەوا تەوقیعیان کردووە لە علەما و سەڵاتین و زانایانی دەسەڵاتدار کە بۆتنە کوتچی دەسەڵات بەو کوتکە بە مەندیلەکەی خۆیان بە جوبەکەی خۆیان پەڵەڕەشی نێوچوانی زاڵمەکانیان سڕیوەتەوە. ئەوانە بە اعتبار ناکرێن، بەڵام عالمێک و زانایەکی جیهانی معتەبەر پرۆسەی ئەنفالی پێشەرعی بووبێ. هیچ کەسێک پێشەرعی نەبووە، بە هیچ یاسا و ڕێسایەکی ئاسمانی و زەمینی جائیز نەبووە، دروست نەبووە، بەڵام ئەوان گوێیان نەداوە بە هیچ بەهایەکی پیرۆزی نە ئاینی نە ئینسانی و نە ئەخلاقیش. ئەوانە دوور بوون لە هەموو بنەما ئیسلامیەکان، با بە ناوی الله ئەکبەر بوو بێ، با بە ناوی لا إله إلا الله بوو بێ، بەڵام الله ئەکبەر و لا إله إلا الله تەنها چەترێک بووە، ئەوان لە ژێریەوە ڕاوەستاون و زوڵمیان پێ لە خەڵکی کردووە کە لا إله إلا الله لە زوڵم دوورە. خوای رب العالمین پێ دەفەرمێ واتقوا الله واصلحوا ذات بینکم، تەقوای خوای گەورە بکەن و ئیسلاحی بینتان بکەن. ئەو هەموو کوردە مسلمانە، ئەو هەموو ئافرەتە بێدەسەڵاتە، ئەم هەموو مناڵە بچووکە، ئەم هەموو ژنە، ئەم هەموو خەڵکە پیرەمێرد و بێدەسەڵاتی کەوا کوژرا بە چ حکمێک بووە، بە چ ئاەتێک بووە، دڕابە هات باشی کردباوە یان پرۆژە یاسایەک هەبوایە کە لەلایەن عولەمایانی جیهان واژووی لەسەر کرابە کە بەڵێ گەلی کورد گەلێکە دڕندەیە بێ باوەڕە خۆخۆرە خۆکوژە با بیان کوژین. ئەوە نەبووە کە نەبووە کەواتە ئەو سەرکردە زاڵمەی عێراقی گۆڕ بە گۆڕ پشتی نەبەستاوە بە هیچ بنەمایەکی نە شەرعی نە یاسایی و نە عورفی و نە ئەخلاقی، لە هەر هەمویان دوور بووە. بەڵام توانیوێتی بەڵێ بەکاری بهێنێ، بەکاری بێنێ بۆی کەوا خەڵکی پێ بکوژێ کە منی مسلمان، منی مەزلوم بتوانم
بەڵێ مامۆستا هۆکار چییە؟ وەکو جەنابەت فەرموود کە سەدام ئیسلام دژی ئیسلام بەکارهێنێتەوە یان بۆن زۆربەی جار دیکتاتۆر و ستەمکارەکان بەرگی ئاین بە بەرکارە چەوت و خراپەکانیان ئەدەن. هۆکاری ئەمە بۆ چییە گەڕێتەوە لە کاتێکە خۆیان باوەڕیان بە هیچ بنەما و بە هیچ ئەحکام و بە هیچ بوارێکی شریعەتی ئیسلامی نییە و بگرە زۆر جار سوکایەتی و ئیهانەش بە هەڵگرانی شریعەتی ئیسلامیەکەن، یا بۆچی لە نێو هەموو ئاینەکاندا تەنها ئیسلام بۆتە چەکی دەستی زاڵمان بۆ چەسانەوەی میلەتەکانی خۆیان؟ بۆچی نابینین ئاینی جوولەکە مەسیحیە هەر ئاینێکی دیکە لەلایەن حاکم و دەسەڵاتدارێکەوە نەکراوەتە هۆکاری چەساندنەوە و زەبروزەنگ دژی میلەتەکانی ژێردەستی خۆیان؟ بەڵێ زۆر معلومەکە گەلی کورد الحەمدولله 95 مسلمانە، ئەوە یەک، یعنی هۆکارێک بووە کە ئاینی ئیسلامی پێ بەکار هاتووە بۆ قڕکردنی گەلی کورد، هۆکارێک لەوانە بوو کە گەلی کورد الحەمدولله 95 بەسەرەی مسلمانە، ئەوە یەک هۆکارێک. ئەگەر ئەو پرۆسەی ئەنفال بۆ غەیری کورد بواە لە گەلەکانی تر لەوانەیە کە بێ باوەڕن مسلمان نین، لەوانەیە بمانگوتایە بە ناوی ئیسلام لە غەیرە مسلمانی مەزلوم دەدا کە ئەو کاتش هەر جائز نەبوو سەدام حوسێن یان مشیر ئەفلاق یان هەر سیاسەتێک بە ناوی ئیسلام لە خەڵکی بدا. ئەو خەڵکە ئەگەر شەڕکەر نییە، ئەگەر بکوژ نییە، ئەگەر تەعەداد لێ ناکە نابێ بیکوژی. بەڵام بۆەوەی کە بڵێ ئەی خەڵکی مسلمانی کورد ئەو ئاینێکە ئێوە هەڵتان گرتووە ئەو ئاینە ئەمن بەکاردێنم بۆی ئێگۆی پێ بکوژم، ئەوە یەک. دووەم بۆ زیادە فراوانکردنی دەسەڵاتەکەی خۆی بووە، بۆ پتەوکردنی کورسەکەی خۆی بووە، وا تێگەیشتۆکەوە ئەو کورسەی لە بنیەتی هەر بۆی دەمێنێ. هیچ کاتێک وایان گومان نەبردوکەوە ئەو کورسێ ئەگەر بۆی بمێنێتەوە تا ئابەدی بە دڵنیاییەوە بۆی نەدەهات، پێی نەدەگەیشت کە خوای گەورە فەرمی ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. با هیچ کاتێک ستەمکارەکان وا گومان نەبن کەوا خوای باڵادەست لێیان بێ ئاگایە و لێیان عاجزە و پێیان ناوەستێ. نەخێر، خوای رب العالمین بۆ ڕۆژێکی هەڵگرتوون کە تشخص فيه الأبصار، چاوەکان تێدا لە مەلۆق دەمێننەوە، هیچ دەسەڵاتیان نامێنێ. کە بینیشمان الحەمدولله ئەنجام و عاقبەتی ئەو خەڵکەی پرۆسەی ئەنفالی بەناو ئیسلام و ئاین و قورئان بۆ گەلی مسلمان بەکارهێنا، خوای گەورە چۆن کردیە پەندی زەمانە، چۆن کردیە عیبرەت، کە خوای رب العالمین دەفەرمێ اليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية. خوای گەورە بە فرعون دەفەرمێ ئەی فرعون ئەوڕۆکە لە دەریای نیل دەخنچێنین و دەشتێنینەوە بۆەوەی ببێت دەرس و عیبرەت و ئامۆژگاری بۆ هەموو بەچکە فرعونەکان، بۆ هەموو بەچکە زاڵمەکان و ستەمکارەکان. بەڵام بەداخەوە دەرسیان لێوە نەگرت، ئەگەر دەرسیان لێوە بگرتایە نەدەبا دەست ببەن بۆ هەموو زوڵمە، بۆ هەموو ستەمکاریە، بۆ هەموو غدورەی کە واکرا. و پاشان بۆ ڕای گشتی ئەگەر سیر بکەی وەکو باسم کرد سەدام حوسێن ئەو کاتکەوە ئەنفالی کرد یان کیمیابارانی هەڵەبجێ کرد، ڕای گشتی لێ ئاگادار کردەوە کە گەلی کورد گەلێکە بێدینە، گەلێکە ئاینێکی نییە، لەوانەیە ئاینی وەکو بڵێ بتپەرست بن یاخود دەعبا بن، درڕندەیەک بن، حاشە لە ڕووی جەنابەت و بەڕێزانە. ڕای گشتیشی لێ ئاگادار کردەوە کە ئەمن بۆیە ئەنفال دەکەم ئەوانە مسلمان نین و توانیشی بە فعلەن ئیسفادە و سوی ئیسفادە بکە لەو کەلیمەیە. بۆیە من باسم کرد لە دەوڵەتەکانی جیرانمان کە باسی کورد کراوە، کە باسی سەدام کراوە، گوتویانە کورد مسلمان نییەوە نییە، گوتمانە نەخێر کاکە کورد هەموو مسلمانە. پاشان گوتویانە سەدام حەفیظەه الله یان ئێساش دوعای بۆ دەکەن، ئێساش وا تەبەڕوعاتی بۆ دەکەن بۆ سەدام حوسێن و ئیدعای بۆ دەکەن. بۆ پێیان وایە کەوا مەهدی منتەزەرە و پێیان وایە کەوا خەلیفەی مسلمانان بووە و پێیان وایە ئەو الله ئەکبەرەی کە بەکاریهێنا 100% لەگەڵ وی ڕاستی کردووە کەوانەوە. بۆیە هەمووی بە ئیسفادەی خۆی تەواو بوو، بەڵام پاشانەکە ئەم زوڵم مستەمە سەری خۆی گرتەوە، خۆی و دار و دەستەکەی چیان لە خەڵکی کرد کەما تەدین و تودان، وەکو پێغەمبەر دەفەرموێ چ لە خەڵک بکەی ئەو هادێ دەکرێتەوە. چۆن منداڵی خەڵکی لەناو کولانکە شاخ و کونە تیارە دەردێنا ئیعدامی دەکرد، لە لای مەڕ و ماڵات و حیوانات دوو لە ڕووتان دەردێنا دەگوت ئەوە مخەڕیب و پێشمەرگەی و دەیکوشت و شەهید دەکرد. کوڕی خۆی ئەو وای لێ هات، خێزانی خۆی وای لێ هات، عائیلەی وای لێ هات، هەرچی ناموسکە ڕامەتی هەبوو خوای گەورە هەرچی کرد بۆی ئەویش بکاتەوە عیبرەتێک بۆ ئەم بەچکە سەدامانەی کە ئەوڕۆکە خوێنی ئەم ملەتە دەڕێژن کە ئاگادار بن ئەو کورسی و دەسەڵات و یاسایی کە هەیە بۆتان دائیم نابێ. چۆن فرعون نەی خوارد، چۆن سەدام نەی خوارد، ئەی فڵان تۆش نایخۆی، ئەی فڵان تۆش نایخۆی، ڕۆژێک دادێ ئەم زوڵمە
فإذا أخذه لم يفلته کە پێغەمبەر دەفەرمێ ئەگە خوای گەورە جەڵەوی ستەمکاری گرتەوە ئەو جەڵەوەی بەرنادە تاوەکو پێی دەخینچێنێ و پێی لەبار دەبا و خۆی و دەسەڵاتەکەی. زۆر باشە. بەڵێ مامۆستاگیان وەگەزانین ئیسلامی پیرۆز ئاینێکی بێکەم و کورتەوە تا هیچ لەکە و کەم و کورتیە قبول ناکە ئەگەرچی لە خۆشەویستەکانی خۆشی بێ. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جۆرێ لۆمەی ئوسامەی کوڕی زەید دەکا کە کەسێکی کوشتووە کە واژەی لا ئیلاها ئیلا الله بەدەمدا هاتووە کە ئوسامە هێندە پێغەمبەری خوا لۆمەی دەکا و لێ دووبارە کاتەوە دەفەرمێ بریا لە دوای ئەو ڕووداوە من موسڵمان بوومایە. لە ناردنیشی خالیدی کوڕی وەلیدیشدا بۆ طائف کە هەڵەیەک ئەنجام دەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جۆرێ دڵگران دەبێت کە سەرزەنشت و لۆمەیەکی زۆریە کەواتە تەنانەت بەرامبەر بە هاوڵ و خۆشەویستەکانی خۆشی قبولی نەکردووە کە کارە خراپەکانی خۆیان تێکەڵ بەم ئیسلام بکەن. من دەپرسم هەڵوێستی ئیسلام لەبارەی ئەم کردەوەیەوە چییە؟ کاتێک بەونە کەسێک کە هیچ سەحابە نییە، هەر موسڵمان نیە، هەر باوەڕیشی بە دین نییە، غەڵەتێک بە ناوی دینەوەکە ئیسلام چۆن بەرپەرچی ئەم هەڵە و کارە خێزەونەی دەداتەوە. معلومە کە یەک لە بنەما شەرعیەکان ئەوەیە کە نحن نحكم بالظاهر والله يتولى السرائر. حكم بظاهر دەدرێ بە باتین نادرێ واتە ناتوانین تۆ بچی خەڵکێک متهم کەی لەبەر ئەوەی لە نیەتەوە بەتەمای کارێکی خراپ بووە یاخود باسی کارێکی خراپ کردو لە گومانەوە نەخێر. ئێمە بڕیار لەسەر ڕواڵەت دەدەین. ڕواڵەتی گەلێک و ڕواڵەتێکی موسڵمان بووە، زاهیرەکەی موسڵمان بووە، مزگەوتی هەبووە، ئاینی هەبووە، بۆیە ناکرێ ئەگەر سەدام حوسێن خەلیفەی موسڵمانان بوو بێ ئەگەر حکمی بە ئیسلام کردبێ نابێ ئەم بڕیارە بدا ئەگەر کوردیش تاوانبار بێ لە دڵەوە ناتوانێ. بۆیە کاتێک لە یەک لە غەزاکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پیاوێک دەکەوێتە بەردەستی سەحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوبەڕوویەک دەبنەوە لە ناو کەمین یەک لە سەحابەکان شیر بەرز دەکاتەوە لێی بدا دەڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. دەفەرمێ سەحابەکەش معلوماتی ئاینی زۆر نەبوو لێیدا و ئەو پیاوەی شەهید کرد کە قەزیەکەیان بردەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی پێغەمبەری خوا ئەو برایەم پیاوێک موسڵمان بوو ئەنجا شەهیدی کرد ئەنجا کوشتی. فەرمووی پێغەمبەری خوا لە ترسی شیرەکەم ئیسلام بوو لە پاش ئەوەی کە شەڕ کۆتایی هات زانی دەگیرێ و زانی لەژێر دەسماندایە ئەنجا وتی لا إله إلا الله محمد رسول الله. پێغەمبەری خوا فەرمووی هەللا شەقەقتە سەدرا ئەوە چت کردووە خوا بتگرێ ئەتۆ دڵی وت شەق کردووە کە بزانی لا إله إلا الله کەی بەڕاستی بۆیان بەدرۆی بووە بەڕاستی تاوانت کردووە زۆرمت کردووە ئەگە خوا نەتبەخشێ ئەتۆ گوناهباری و ستەمکاری. بۆیە بەڕاستی ئینسانی ئیمەنە دەبێت زۆر ئاگادار بێت لەوەی کەوە حکم بە عام بدا یاخود حکم لەسەر نیەتی ئینسان بدا. بۆیە دەبێت ئێمە حکم بە زاهیری بکەین وە خوای گەورەش پاشان لەسەر ئەعمال و نیەت و ئەفکاری ئێمە ئەنجا پاداش و سزامان پێدەداتەوە. بۆیە بەداخەوە ئەگەر بێت و ئێمە ئەوە بسەلمێنی بڵێن بەڵێ گەلی کورد شایستەی ئەم هەموو ستەمە بوو ئایا لەلایەن ئەو خەڵکانەوە شایستە بوون؟ ئایا ئەوانە ئەو خەڵکە بوون کەوا بێن ئێمە محاسبە و محاکەمە بکەن ئەنفالمان بکەن کیمیابارانمان بکەن تەرحیلمان بکەن 5,000 گوندی کوردان بڕوخێنن؟ ئایا ئەوان مستحق بوون؟ نەخێر. ئەوان بگرە گەلی کورد بە سەدقات لەوان موسڵمانتر بوو ئەوان دوور بوون لە ئیسلام ئەوان ئیسلامیان وەکو سیاسەتێک بەکارهێنابەوەی کەوا خەڵکی پێ ڕازیکەن و خەڵکی پێ قڕ بکەن. بەڵام ئێمە موسڵمان بووین ئەلحەمدولله وەکو باسمان کرد ئەسحابەمان هەبووە لە خزمەت پێغەمبەری خوا و پاشان چەندین زانامان هەبووە فەرمودەناس بووە و مفەسیری قورئان بووە و چەندین خەڵکیمان هەیە ئەلحەمدولله شعار و دوورشمی کوردیش مسلمانە و ئەلحەمدولله ئیسلامە. بۆیە نەیانتوانیوە ئەو حەقیقەتە بسەلمێن کە ئێمە مسلمان نین. بەڵام دەبێ ئێمەش ئاگادار بین ئەم خەونە پڕجەنجاڵیەی دوژمنانی کورد بەتاڵکەینەوە بە درۆی بخەینەوە کە ئێمە مسلمانین کە ئێمە خاوەنی ئاینی پیرۆزی ئیسلامین پێغەمبەر پێشەوامانە ئاینمان ئیسلامە. ئەگەر ئەو ڕۆژ ئێمە حاشە لە ئیسلام بکەین ئیدعای زەردەشتیەت بکەین ئیدعای یەهودیەت بکەین ئەوە زەربە بە ئێمە دەکەوێ. دوایە خەڵکانێک دەڵێن کاکە ئاها کورد وەختی خۆی سەدام ئەنفالی کە مستحق بووە ئەوانە دوو لە ڕووی جەنابتووە بەڕێزانە ئەوانە تعدای ناموسی محاریمی خۆیان دەکەن دایکی خوشتی خۆیان استیغلال دەکەن و غەسبیان دەکەن منداڵی خۆیان زیندە بەچاڵ دەکەن. لەوانەیە ئەو کاتی حەق بدەین بە نەیارانمان بە دوژمنەکانمان کە بەڵێ ئێمە شایستە بووین بۆ ئەنفال و کیمیاباران و چەندین زوڵمی تریش لێمان کراوە. دەبێ ئاگادار بین دەستگرین بە دینی خوا. ئەگەر
سەیرێکی ئەو ڕۆی عەفرین و تورکیا بکەین ئایا عەفرین شایستەیە بۆ کۆمەڵکوژیە کە لەلایەن تورکیاوە لەگەڵی بکرێ بێگومان نەخێر ئەگەر خەڵکی عەفرین مسلمان نەبن بێ باوەڕ بن حاشە لەوان ئەگەر خەڵکێکی ستەمکار بن ئایا تورکیا ئەو حەقە و مافەی هەیە بێ کۆمەڵکوژیان بکە ئیبادەیان بکە بێگومان نەخێر نە ئەو کافری سەد لە سەتا نە ئەویش مسلمانێکی ڕاستەقینەیە کە بە ناوی حاکماتی ئیسلام و مسلمانەوە بێ خەڵکی مسلمان بکوژێ بەڕاستی پێوەرەکانیان تێکداوە پڕ لە چەواشەکاری دوو لە ڕووی جەنابەت بەڵام دەبێ ئێمە کوردی مسلمان دەبێ ئێمە ئەو ناسنامەی خۆمان بزر نەکەین ڕاستی کەینەوە کە ئێمە مسلمانین ئەگەر سەدامە حوسێن خوای گەورە غەزەبی خۆی لێگرتۆ لێی بگرێ کە سوورەتێکی ئەنفالی بەکارهێنا ئەو ڕۆکە تورکیا سوڕەی فەتحی بەکارهێناوەتەوە بۆ کورد کوردی پێقڕ بکە بەڵام ئایا دەکرێت ئێمەی کوردی مسلمان بچین سوڕەی فەتح بسووتێنین سوڕەی ئەنفال بسووتێنین سوڕەی نیسا بسووتێنین لەبەرەوەی زوڵمی تێدا لە ئافرەتی زوڵمی کردووە بەڕاستی ئەوە مافدانە و قسە هاتنی نەیارەکانی کووردە لەسەر کورد کە بەڵێ کورد مسلمان نییە و دژە بەخوا دژە بە ئیسلام دژە بە مسلمان ئەنجا خەڵکێکی نامسلمان و ناملتەزیم وەکو تورکیا یان وەکو شیعە یاکوت وەکو بەناو سونەی تورکیا بێ لە سووریا یان لە عەفری یان لە عێراق یان لە هەڵەبجە یان لە هەر جێگایە کورد قڕ بکا و خۆشی پێ مسلمان بێ و خەڵکیش دەستی بۆ لە سینجی بدا لە بەیکە و نەفدیکەی بۆ بڵێ ئەوە بەڕاستی چاواشەکاریە و ئێمە سەبەبکارین لەم هەموو زوڵمە بەسە خۆمان هاتووە لە هەندێک حاڵەتاندا پێ دوایە لە کاتی پرۆسەی ئەنفال ئایا دەستی خۆمان تێدا نەبوو دەستی گەلی کوردی تێدا نەبووە کە پرۆسەی ئەنفال کراوە کە ئەمڕۆ کە 30 ساڵ تێدەپەڕێ بەسە ئەو زوڵمە تا ئێستاش بکەرانی ئەوانێکەوە ئەنفالیان کردو کیمیابارانی هەڵەبجەیان کردووە ڕۆژ بە ڕۆژ ملیان ئەسوورتر دەبێ و قەویتر دەبێ ڕۆژ بە ڕۆژ پشتیان بەقوەتر دەبێ و داهات و بودجە و وەکو دەڵێ خانەنشینەکەیان زیاترە لە بنەماڵەیەکی سەربەرزی شەهیدانی بنەماڵەی پێشمەرگە و بنەماڵەی شەهیدانی سەنگەر ئەوان زیاترە ئەگەر دەستی گەلی کورد تێدا نەبوو لە ئەنفال بۆ ئەو خەڵکانێکەوە ئەنفالی گەلی کوردیان کرد ئەوڕۆ نایهێنە بەر شاشەی تەلەڤیزیۆنەکانی خۆیان بن ئەوە فلانی کوڕی فلانی دەستی هەبوو لە کیمیاباران یاخود دەستی هەبوو لە ئەنفالی گەلی کورد ئەو ڕۆکە بە سزای حەق و عەدالەتی خوای ڕەب العالەمین دەگەنین یەک کەسی کوشتەکە خوای گەورە دەفەرمێ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا هر كسيك مسلمان به خليفة مسلمان به باور به هر كسيك به يك نفس بكوجه به حق به ماف به رواي دفرمي وكو هو فكأنما قتل الناس جميعا وكو همو خلشي سرزوي قر كرد به ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا كسيكي لا كشتنو لا بهيلاكتون درباس بكي وكو هو كوا همو خلق درباس كرد به دا اگر قيادي كرد اواني كوا بكراني انفال لناو داهيا با تبرايان لي بكن بيان هن اعداميان كان بس زايان بقين بين او ما في او قليا ما في او ملتيا كدويني اوان بعسيبون با اورو لنا او حزبان النمي نوا ظلم لخلشي كرد نكن بناوي كرد دوێنێ بەناوی ئیسلام زوڵمیان دەکرد ئەوڕۆ بەناوی کورد زوڵم دەکەن ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەم بان و دوو هەوایە نەمێنێ ئەگەر کوردە با کوردایەتی لێ ببیندرێ و ئەگەر مسلمانە با مسلمانەتی لێ ببیندرێ بە حەق و بە شەریعەتی خوای ڕەب العالەمین بکا بەڵام بەداخەوە ئەو کاتیش هەندێک لە خۆمان سەبەب بووین بۆ هەڵگیرساندنی شەڕی ئەنفال و شەڕی هەڵەبجە و شەڕی وێرانکاری 5000 گوندی مسلمانان بەڕاستی دەستی خۆشمان تێدا هەبووە وەکو دەستگێڕنەوە کە پێم وانییە هەندێک سیحاتەکەی بەقوت بێ کە دەڵێن هەندێک لە زانایانیش ئەو کات فوان داوە لە عولەمایان کە ئەنفال بکرێ و ئەنفال ڕەوایە جگە لەو زانانەی کەەوە عەڵقە لە گوێی ستەمکارەکان بوون داودەستەی حیزبی بەعسی گۆڕبەگۆڕ بوون ئەوان گوتویانە بێگومان ئەوانش بە درێژایی زەمان هەر دەمێن ئەو ڕۆژ خەڵکانێکەیە دیفاع لە دەسەڵاتێک دەکا کە دەسەڵات دژی خوایە دژی گەلی خۆیەتی دیفاعیش لێ دەکا نابێ ئەوانە بکرێنە پێوەر و قیاس بەوەی کە بڵێ زانا لەگەڵ دابوون بەڵام بەداخەوە دەستی خۆماندا هەبووە و بۆیتنە هۆکارێک بۆی کەوا خەڵک زۆر باشە مامۆستایان هەمیشە وڵاتانی ئەوروپا و خۆرئاوا بانگەشە و دروشمی مافی مرۆڤ و دیموکراسیەت و کەرامەت و ڕێزی مرۆڤ بەرز دەکەنەوە پێیان وایە کە تەنها لای ئەوان مافی مرۆڤ پارێزراوە و مرۆڤ ڕێز و شکۆ و کەرامەتیە بەڵام وەک لە پێشەکەکەش لە ئاماژەم پێکرد کە لە کاتی پرۆسەکانی کیمیاباران و ئەنفال بە بەرچاوی هەموو وڵاتانی زلهێز و دیموکراسی خوازانی دنیاوە ئەم میلەتە قڕکراو ئەوان هیچ جۆرە هەڵوێست و هاوخەمی و هاوسۆزێکیان بۆ ئەم میلەتە دەرنەبڕی پێم خۆشە لەبارەی دروشمی باقوبری قەداریان بۆ منە قسە گەلێک کەوا هیچ ئەرزشێکی نییە لەم بارەوە قسەمان بۆ بکەین
بەڵێ زۆر بەداخەوە کاتێکەوە بانگەشەی مافی مرۆڤ دەکرێت یاخود بانگەشەی مافی ئافرەت دەکرێت یاخود هەموو مافەکان هەموو حقوقەکان بەڵام بەداخەوە بۆتنە هۆکارێک بۆ پێشەکردنی ئەو مافانە لەگەڵ ڕێز و احترام تەبعاً کاتێکەوە دەوڵەتانی زلهێز ئەم هەموو دروشم و شیعارە بەریقەدار و بەرز و گەورانیان بەرز دەکردەوە مافی مرۆڤ ئەوها و مافی ئینسان ئەوها حقوق الحریە و حقوق الصحافە و حقوق الحیات و نازانم ئەم هەموو شتە کە بەداخەوە ئێمە ئەم هەموو زۆر مستەمەمان لێکراوەکو گەلی کوردی مسلمان لەسەرمان بەجواب نەهاتن وەکو تاکو لەسەر مستەوای شخصی ئەوە حساب ناکەین ئێمە ئەگەرنا الحەمدولله خەڵکمان هەبووە مسلمان بووە زانای عالەمی بووە دیفاعی کردووە مەقالەی هەبووە وتاری هەبووە خوتبەی هەبووە هەموو شتێک دیفاع کراوە بەڵام وەکو لەسەر مستەوای ئیقلیمی ئێمە جیهانی قسان دەکەین دووەلی کە کاتێک ئەمریکایە بریتانیایە کە رووسایە یاخود ئێرانە هەر جێگایەکەیە ئایا تا چ ڕادەیەک ناڕازی بوون بە کۆمەڵکوژی گەلی کورد لە کاتێکەوە دەبینین لە شاشی تەلەڤیزیۆنەکان دوو لە ڕووی جەنابەت و بەڕێزانە ئەگەر گیان لەبەرێک ئەگەر حیواناتێک یاخود سەجێک کە لاقەشی دەشتەیە بریندار دەبێ چەندین تیمی خزمەتگوزاری فریاگوزاری بۆ دێت تاوەکو چارەسەری دەکەن ئەگەر ئەم یاسایەی حقوقەکان هەموو ڕاستە ئەدی بۆ لەسەر 5,000 کوردی مسلمانی هەڵەبجە بەجواب نەهاتن کەی بەجواب هاتن ئەوها دوای ئەوەی کەەوە هەموو خەلازم تا ئێستاش ئێمە خەڵکانێکمان هەیە بریندار و کوشتە و شەهیدی زیندوی ناو کیمیایی دەستی سەدام و ئەو کاتیا کوا هەڵوێستیان کوا مەوقیفیان نەیان بووە بۆیە دروشمی بریقەدار زۆر جیاوازە لەگەڵ عەمەل بۆیە بانێک و دووهەوا لە مێژە هەبووە کە کاتێک لە ئاینی پیرۆزی ئیسلام کە خوای رب العالمین مرۆڤایەتی دروست کردووە بەبێ جیاوازی دروست کردو فەرمێ إنا خلقناكم من ذكر وأنثى إما إيوه ما دروس ولا نيروميك وجعلناكم شعوبا وقبائل باشان إيوه بهوزو هوزو قبيلة وتيرة عشيرة جيرلاون بو لتعارفوا بويك تيكلاوتي وكوملايتي ويكترناسين وخزمايتي وخمخوري يكتريبكن إن أكرمكم عند الله أتقاكم بلام أقدار بن بيوري بريزي وقوري مروفكان بخوا مالكي نییە ناونیشانەکەی نییە دەسەڵاتەکەی نییە نەسەب و تیرە و هۆزەکە و هینەکەی نییە بەڕاستی کونیەکە و لەقەبەکەی نییە بەڵکو دەفەرمێ ئەتقاکم بەدینترینتان لەکن خوای گەورە بەڕێزترینتانە و هەروە دەفەرمێ لا فەضل لعربین على عجمین إلا بالتقوى هیچ جیاوازێک لە مابەینی عەرەبێک و تورکێک نییە عەرەبێک و ئینگلیزێک نییە کە ئەو کات معلومە قورئان بە زبانی عەرەبی نازل بووە بەو معنای نەکەوە عەرەب لە هەموو خەڵک باشترە وخوای رب العالمین تفضیلی عەرەبی نەداوە لەسەر کورد لەسەر تورک لەسەر ئینگلیز لەسەر هیچ کەسێک بۆ دەفەرمێ إن أكرمكم عند الله أتقاكم بەڕێزترینتان و هەروە دەفەرمێ الناس سەواسیة كأسنان المشت ئاینی پیرۆزی ئیسلام یاساکان لە ڕوانگەی شەرعەوە پێمان دەڵێن خەڵکان یەکسانن لە ئاستی یاسا وەکو لە یاسای ڕۆژێ المتهم بەریء حتى تثبت إدانته هەموو کەسێکی متهمیش بەریئە ئەگەر هاتو ئیدانەکەی و تۆمەتەکەی ئیسپات نەبێ کەواتە ئەو ڕۆکێ من بەبێ تۆمەت بەبێ تاوان بەبێ ئەوەی کەوا مستحق بین ئەو هەموو سزایمان لەگەڵ کراوە ئەنجاش کەس بە جواب نەهاتووە وەکو دەوڵەت دەڵێن هیچ کەسێک ناڕەزا نەبووە تەنها تا ئەو کاتێ الحەمدولله خوای گەورە لەسەرمان بە جواب هات و وای لێ هات کەوە تووڕەیی خوای رب العالمین وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة كخواي قورات توڕەیی خۆی هەڵستاند و انتقام لە زامان وەردەگرێتەوە وەکو وەرێگرێتەوە لەسەر کورد بەجواب هات کە کورد مسلمان بوو خوای گەورە لەسەری بەجواب هات و بکەرەکانی ئەو هالی هات بەڵام ئەم دروشمانە هیچ ئیسفادەی ئێمەی نییە هیچ سوودێکی بۆ ئێمە نەبووە تەنها ئەوەندەیە توانیویانە بەهۆی ئەم شیعارانە نەوتەکەمان ببەن خاکەکەمان بەکاربێن تا ئێستاش تاڵان و فەرهودی وڵاتی عێراق و مسلمانان و دواتر کوردستان تەواو نەبووە بۆ وڵاتانی غەربی بۆ وڵاتانی کەوا ئێمە بە ناوی ئەنفال ئێمەیان کوشت و یان بە ناوی یاسای مرۆڤ ئێمە دەسەوسێنەوە تا ئێستاش هەر سەرۆتەکەمان دەدزن و دەیخۆن کەواتە لەکوێ یاسای مرۆڤ یاسای ئافرەتان یاسای منداڵان یاسای دایکان کەوا ئەو هەموو مسلمانە لە سووریا دەکوژرێ دەخینچێندرێ کوا یاسا کوا ڕێسایەک لەسەریان بەجواب بێ کوا خەڵکێکی بەویژدان لەسەریان بەجواب بێ نە لێرە نەرەوێ نییە جگە لە مسلمان و لە ئیسلام کە دیفاع لە حەقی هەموو مسلمان دەکات بەڵام کەسی کە نەبووە بەداخەوە دیفاع لەم گەلە مسلمان و مەظلومە بکە لە دێرین زمانەوە کورد دۆستی کەم بووە بەڵام بۆ خۆشی وەکو باسمان کرد تۆکمە نەبووە ناو ماڵی خۆی یەک نەخستووە نەیتوانیوە
برایەکی باش بن دڵسۆزێکی باش بن بۆیە هەمیشە و هەمیشە تەفرەقە کراوین لە سەردەمی سەفەوی و لە سەردەمی ئەمەویەکانەوە کە سەیر دەکەین و عوسمانیەکان کە کورد دابش دەکەین لە یاسا و سایکس بیکۆ کە وڵاتی کوردستان ئەوها داگیر دەکرێت و ئەوها تەفرەقە دەکرێت چی هەبوو لەسەر کورد بەجواب بێ چی هەبوو بڵێ بۆ مافیان داگیر دەکەن کە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم من اقتطع شبر أرض من المسلمين توقه الله به يوم القيامة هر مسلمانك هر إيماندارك يك بستزوي مسلمانك داجير بك أم بستزوي دبيت التوقع لقردني دبيت تاديخين چيني أدي أقر بياساي قرآن ويان كردو أدي بو خاچان داجير كردين أدي بو مافيان داجير كردين أدي بو خنيان رشتين أدي بو قتليان حلال كردين أدي بو ناموسي كردانيان حلال كردين تا ئەو فترێر بەداخەوە کە ناموسی کوردان بەدەستی خەڵکانی نوێژنەکەر و خوانەناس و بە ناوی دینیشەوە ئەنجە ئافرەتەکانی ئێمەیان دەبرد دەیانفرۆشتن و بەکاریان دەهێنان بۆ کاری خراپە کوا یاسای مافی مرۆڤ کوا یاسای حقوقی نێودەوڵەتی و ئومەم متحیدە و نەتەوە یەکگرتوەکان لەکوێ بوون ئەو کاتی بۆ خەوتبوون ئەگەر ئەو ڕۆکە بە جواب دێن لەسەر گیانلەبەرێک یان لەسەر غیرە مسلمانێک دەبا لەسەر 5,000 مسلمانی هەڵەبجە و 180,000 ئەنفال و لێ قەومای مسلمانانیش بە جواب بێن کە بەداخەوە کەسمان نەبوو جگە لەخوا نە خوامان ڕازی کرد نە دۆستشمان بۆ خۆمان بەدەست هێنا بەهۆی ئەوەی کە بەداخەوە هەندێک لە میلەتی کورد بەرەو هەڵگەڕان و بەرەو پشکن لەخوا دەچێ خوا نەخواتە تووشی هەڵدێران و زەرەری گەورەش دەبین خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت لە ڕیددە و لە هەڵگەڕانەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام مامۆستاگیان وەگەزانین بەرژەوەندی زلهێزەکان ئەوروپا و وڵاتانی دیکە لە فرۆشتنی چەک و تاقیکردنەوەی بەسەر وڵاتی مسلماناندا تا ڕادەیەک ئەگەر بێ هەڵوێستیش بوو بن لە ئەم پرۆسە بەدناوە ئەمە زۆر ئاساییەوە چونکەوان بازرگانی خۆیان دەکەن و مەسلحەت و بەرژەوەندی خۆیان لە چیدا بێ ئەوە دەکەن بە قڕکردنی میلەتێکیشی بەدواوە بێ بەڵام بێ هەڵوێستی وڵاتانی ئیسلامی واز لە چەند تاکێکی زانایانی مسلمان بێنە کە من ناوەکانیان لە بەردەستای ئەوەندەش کە گەڕاوم تەنها ئەو 3-4 زانایان کەوا هەڵوێستێکی مەردانە و پیاوانیان هەبوو لە ئاست مەینەتیەکانی کورد و قڕکردنەکانیدا بێ هەڵوێستی وڵاتانی ئیسلامی و بەتایبەت وڵاتانی دراوسێ لە کاتێکا دوژمنی سەدام حوسێنیش بوون بۆچی ئەمان بێ هەڵوێستیان لە ئاست نەوەکانی سەلاحەدینی ئەیوبیدا هەڵبژارد لە کاتێکا ئەگەر سەلاحەدینی ئەیوبی نەبووایە عەرەب هێندە زەلیل و چەساوە بوو هیچ کاتێک نەیدەتوانی تەنانەت قودسی یەکەمین قیبلەی مسلمانانیش ڕزگار بکاتەوە. بەڵێ زۆر بەداخەوە بۆ بێ هەڵوێستی پێشەوە مسلمانان و دەوڵەتە مسلمانەکان کە مووقیفیان نەبووە سزای ئەوەی کە لە خۆیان ترساون کە ئەوانش مەسلحەتەکەیان لە دەست بچێ یان لەوە ترساونکەوە ئەم شەڕە داگیرکاریە ڕوویوانیش بگرێتەوە معلوم تو ئەو سیاسەتە چەوتەی کە حکمی عێراقی کرد لەگەڵ داوروبەر بە شەڕ هات لەگەڵ هەموو وڵاتان بە شەڕ هات هیچ کەسێک نەما کوشتەی دەستی ئەم سیاسەتە چەوتەی عێراقی گۆڕ بە گۆڕ نەبوو کە ئەو کاتی حیزبی بەعث بەڕێوەی دەبرد یعنی بەتاوان و بێتاوانە لای ئەو وەکو یەک وابوو لەوانەیە ڕەچاوی مەسلحەت و بەرژەوەندەکانی خۆیان کردبێ بۆیە بە جواب نەهاتبن نەیان توانوێ بە جواب بێن وەجاری واشەیە لەوانەیە مەساڵحی مشتەرەکە ئەوانی کۆ کرد بێتەوە ڕاستە ئەوان دژمنی ئەم لایە نەبوون کە کوردی قڕ کردووە کوردی ئەنفال کردووە کوردی شیمیا باران کردووە بەڵام لە هەمان کاتدا دژمنی تۆش بووە دژمنی کوردیش بووە بۆ لەبەرەوەی تۆ الحەمدوللا یەکەم کوردی یەکەم مسلمانی و پاشانەکە لەسەر مسلمانەکە ئەهلی سوننەشی و لەوانەیە خەڵکانێکی غەیری ئەهلی سوننە پێیان خۆش بوو بێ کە ئێمە بکوژرێن ئێمە ئەنفال بکرین چیمیا باران بکرین و لەوانەیە یارمەتیشیان دابن و چەکیان پێ فرۆشتە بن و دەعمی معنەویشیان زۆر کردبن لەو بوارەیەوە بۆ تاوەکو دەڵێت دژمنە دەبێتە دۆستت وای لێبێ یعنی کە کەمترین ناڕزاییشیان نەبووە لەبەر ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆیان لە دەست نەچێ لە بار نەچێ و بتوان مەساڵحی مشتەرەکەی هاوبەشی ناوبەینی خۆیان لای کەمی دابەشکردنی بۆ نمونە ئەگەر ئێران مەبەستمان بێت کە بە جواب نەهات بێ یاخود تورکیا یاخود سووریا یاخود سعودیا بە جواب نەهات بێ لەوانەیە بڵێن بەشێک لە کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و هەروها باکوور مافی خۆیان داوا بکەن ئەو کاتی وەکو ئێستا کە کورد هات و لەسەر پێی خۆی بۆستێ ترس گەیشتە دەوڵەتەکانی وەکو سووریا وەکو ئێران وەکو تورکیا ئەوانیش داوای مافی خۆیان بکەن هەستان بە هەموو نوع سیاسەتێک
ئەم سیستەمەی کە لێرانە ئۆقرەی گرت ئەو نوع کیانێکەوە بەرپا ببوو بەرقەرار ببوو لە باریان برد بە هەموو لایەکی تەسیری تورکیا وای کردکەوە ریفراندۆم بکرێت ئەو وەزعەتێک بچێ دامی معنەویان کردن تاوەکو وای لێبێ کە ئەو هاالێمان تێک بچێت ببینێت تۆی ناوزەوی و ئێرانیش پێی خۆش بە بۆی سیا بۆی ئەو میکانزمیکەوە کوردی کوردستانی باشوور پەیڕەوی کرد هەڵە بوو کەس لە کوردەکانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکوور باسی مافی کوردان نەکا ئەگە باسیش بکە وەکو ئەنجامەکەی وەکو کوردستانی باشوور لێ دێکە کوردستانی هەرێمی کوردستانی عێراقە کە چی لێ هات بۆیە ئێستا کە لەوانەیە ئەوان بڵێن الحەمدوللا ئێمە داوای هیچی خۆمان نەکردووە لەوانەیە ینی مەساڵحی مشتەرەکەی وانیش وای کردبێ کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان هەر کەسێک لە ئێوە ناڕەواییەک ناڕێکیەک ستەمێک زوڵمێک ناعەدالەتێکی بینی دەفەرمێ فليغيره بيده با ڕاستەوخۆ بەدەستی خۆی چاکی کە بچی ئەم ناعەدالەتە بکاتە عەدالەت و دادگەری و چاک و پاک و ڕەوایی ئەگەر پێی نەکرا ئەم دەسەڵاتەی نەبوو دەفەرمێ بە زوبانی با بێدەنگ نەبێ دەبێ بێدەنگ نەبی کاتێک کە تۆ مسلمانی و دراوسێ مسلمانەکەت دەکوژێ نابێ بێدەنگ بی ئەگە بێدەنگ بووی نیشانەی ئیستیفامی گەورە لەسەر ئیمانی ئەو دەوڵەتە دروست دەبێ با دەوڵەتێکی بەناو ئیسلامی وەکو ئێران هەبوو بێ با تورکیا هەبوو بێ با سعودیا هەبوو بێ ئەگەر بە جواب نەهاتووە دروستکردنی ئیستیفام بۆ لەسەر خۆیان بۆیە ئینەمە المؤمنون ئیخوە ئێمە مسلمانین لەسەر ئیسلامەتیش وامان لێ هاتووە ئەگەر تۆش مسلمان بووی ئەی دەوڵەتە جیرانەکانمان بۆ جواب نەهاتی کەواتە ئیستیفامێکی گەورە لەسەر خۆیان دروست کرد ئەنجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم وذلك اضعف الايمان ئەگەر بەس بەدڵەوەش پێت ناخۆش بوو ئەوە کەسێکی کەوا خاوەنی بێهێزترین ئیمانی دا لەوانەشانی چه هەر پێشیان خۆش ببێ کە بکوژین بۆی کەوا نەتوانن ئەوانیش کوردەکانی وڵاتیوان داوای مافی خۆیان بکەن بۆیە ئەو هەموو دعمی معنەویکردن و مادیەکردنە بەڕاستی ڕازی بوونە بەقەدر نەوەک ئەوانە ئستینکار بکەن ناڕازی بن و پێیان خۆش بووە وەزاری وها بێئەمەشی بێوەفایی ئەو دەوڵەتانە بووە کە کاتێک سەلاح الدینی ئەیوبی ڕەحمەتی خوای لێبێ کە قایدێکی کورد بووە قایدێکی ئیسلامی کورد بووە کە تا ئەو ڕۆژ سەرکردە ئەلمانیەکان پێیان شەرمە ناوی بێنن کە ناسنامەی کورد و کوردی ڕەسەن بەڕاستی سەلاح الدینی ئەیوبی بە دنیای ناساندووە يعني أهلا بأحفاد صلاح الدين الأيوبي لا هم زيان إما ناسراين بنوكاني صلاح الدين الأيوبي دارين كاكا إما كردي رسن يزيدية كردي رسن فلانة قومة كواتا براستي يعني وايلي هاتو وكو باس ما كرد بأمشي دولة كانش واكرد بيه كأوانا تساكي صلاح الدين الأيوبي ورولا كانيان لتساو دانا ما بيه كدوينك أوان مظلوم بون كرد سري خستن كرد يارمتيدان باشانكا ئەوان بوونە هۆکار پڕکردن و ئیبادەکردن و بە کۆمەڵکوژی کوردیش وایان لێ هات مامۆستاگیان زۆر زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوونت کاتی بەرنامەکەم تەواو بوو دەستەکان توش خۆش بێ عەرەبی خوا پاداشی داتەوە خی گەورە سەربەرزت کاو زۆر سپاس بۆ ئامادەبوون بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوە عەزیزی تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ